هەمیشە بە تەوەری ستۆدیۆ دەست پێکەین و سەرەتاش یەکێک لە هونەرمەند و مامۆستاکان لەگەڵمانایە. زۆر جارە بینین بەشێک لە هونەرمەندان و گۆرانی بێژان بەرهەمەکانی خۆیان لە ڕێگەی کورسات یاخود کورسات مەگەزینەوە بڵاوکەنەوە و بێگومان یەکێک لەو هونەرمەندانەی کە لە ڕێگەی کورساتەوە لە چەند ڕۆژی ڕابردووە نوێترین بەرهەمی خۆی بڵاو کردوتەوە. مامۆستا شەماڵ محەممەدە کە نوێترین بەرهەمی خۆی بەناونیشانی یاربەخاڵەوە بڵاو کردوتەوە کە ئەمە دوای چەندین ساڵە نوێترین بەرهەمی خۆی بڵاو کردوتەوە و هەر لەبەر ئەوەش میوانداری مامۆستا شەماڵمان کردو و مامۆستا شەماڵ فەرموو بۆ نێو ستودیۆی کورسات مەگەزین. مامۆستا شەماڵ بەخێر بێت. سلااو لەبێت. گەورەسکردین ئەمڕۆ لەگەڵمانە بوویت. دووبارە بەخێر بێت بۆ ئەم بەرهەمە نوێیەت پیرۆز بێت. زۆر سپاس بۆ تۆش. بەرهەمە خەنجیرە جوانە. زۆر سپاس خۆش بێت. زۆر سپاس مامۆستایان. کەواتە با هەر لە سەرەتا بۆ دەست پێ بکەین. کەم بەرهەمە هەیە باشە هۆکاری ئەمە بۆچی گەڕێنیتەوە؟ وەڵاهی خۆی لە ڕاستیە من وەکو حەزێک حەزم لە گۆرانی بود، یعنی وتن بووە لە ئەساسەوە لە مناڵەوە، ینی گۆرانی وتنەکەی من پیشەیی نەبووە. بەڵێ. ئیتر هەر ئاوا هێنامە و کەمیش من نییە تەقریبەن گۆرانی زۆر لە گۆرانی پێش هەشتاکان هەژنە گۆرانی کۆنم هەیە لە تەلەڤیزیۆنی کەرکووکۆوانە. لە دوای ئەوەشەوە پێنج هەژنە گۆرانی ترم لە 2000ەکانەوە 2005 کرد. خاوەنی بەرهەمی زۆری بەڵام درەنگ بڵاوەکەیتەوە. دوای ئەوەش دوو سیدیم کردو و ئیتر بەشداری بۆنەکانی ڕۆشنبیر و بۆنەکانی مەقاماتی کەرو لە کەرکووک و ئەوانە هەموو کردووە. ئیتر بەپێی هەورا فریاکەوتم و وێستاش بەرهەمووشت کاکرێ من لەو ناحێ و لەو نەعەوە باسی ناکەم کە هونەرە دەمەکاتەوە باسی پارەکە هەمووی تێچووی ئەوێت چ تۆمارکردنی و چ وێنەگرتنی. ئیتر فریاش ناکەی یارەوەنگە فریارکەویت. زۆر باشە. مامۆستایان باست لەوە کرد سەرەتاکەوت لەگەڵ ئەوەی کە خاوەنی بەرهەمی زۆری تو وە درەنگ بەرهەم بڵاوەکەیتەوە کەواتە توانین بڵین تۆ یەکێکی لەو هونەرمەندانەی کە لەگەڵ بەرهەمی زۆر و بۆرانیت بەڵکو لەگەڵ ئەوەی کە بەرهەمێکت بڵاو کردەوە ڕەسەخۆ بچێتە نێو گوێگرانی خۆتەوە. بەڵێ. وەڵ هەروە قسەکەی جەنابتە ڕاستەکە هەروە حەزم لێ کردو هەروەش یانینم کردو. ئێستا لە شوێنیشکەیم هەر بۆ نمونە مەقابلەی کەمە بۆ نوتم نامیشێکم دروست کرد ئەوەی ڕاستی ینی هاتی بۆ لای ئێمە. ئارەوەڵا ینی حەزم کرد حەز ناکەم لە ڕۆژێکا لە دووش کەناڵەوە دەرکەوین تر لەبەرەوە لەوانەیە لێشم عازز بوو بن جەماعەتی و کەناڵە. نانا لێو ئاتس نابن. کەواتە مامۆستایان با سەرەتا بەیەکەوە لەگەڵ بینەران تەماشایەکی بەرهەمە یاربەخاڵەوە بکەین و وە دواتر گەڕێنەوە. دەستە خۆش بن مامۆستا. بەرهەمەکە
بە دیمەنێکی سروشتی زۆر جوان دەست پێکات و لەگەڵ ئەوەیە بەجەنگە جوان و خۆشەکەی خۆت بەرهەمەکە جوانتر کردو و لەگەڵ ئەوەشە ئامەری ئەودیش بەکار هاتو جا پێمان بڵێ ئەم بەرهەمە تەکسی چێە میلۆدی چێە و لەگەڵ چێە بەرهەم هاتو و ئامێری ساس چێ کە ئامێری سازەکە بۆ لەیە مامۆستا یادگار عەزیزە مامۆستای پەیمانگایە ئەندامی تیپی مۆسیقای سلەیمانیە ئەم گۆرانیە بابینە سەرباسی ئەم گۆرانیە ساڵی هەفتاکان لە چالاکی قوتابخانەکان لە سەرکارێز لە ئێمە کورسی تیپی مۆسیقای سلێمانی وینتری گوێم لێ بوو لێ و گۆرانی هەر لە مێشکمان مابوو یار بە خاڵەوە نەمەزانی فۆلکلۆرە نەمەزانی هی خەڵکە ئەوەی ڕاستیە بە فۆلکلۆر هاتبوو گوێچکەمەوەی تۆ زێ خۆم جوانکاریم تیا کرد بوو ئەم بەرز بوون و کۆرس و شتامی خۆم جوانکاریم تیا کرد لە ئاوازەکەیە ئیتر تۆمار کاک بڵند قەراخی گوتی حەزەکەم گۆرانیەکە بۆ بکەم تەلەفۆنی بۆ کردوانە یەکتیوانەوەی دیشتی ئاوازی تر شەوێکیان ئەمەم بە خەیاڵە هاو کاکە بڵند ئەم مادەیە هەیەی وڵات خۆشە شتێکی جوانە هەر بۆم زانی ئینە وتی دەوەرە هەر بۆم تەجیل کرد بۆم تۆمار کرد و لەسەر هەر بەوە تەزە بۆم نرد ڕۆژیان تەلەفۆنی بۆ کردم وتی نای سەرێکم لێوتم بۆتی تۆ لە سەرێکم لێ بزانم ئەم مۆسیقایان کردەوە بە دڵتان کە سەرم گۆرانەکەی تەواو کرد بوو تێتوانی سەوتی بخیتە سەر دەنگی بخیتە وتم بەڵێ هەر دەقێ دەنگ ماقسە سەرەوە ڕاستی بێ ئینجام گۆرانیە کاکە بڵند ئاواز مۆزیک هەمووی کاک بڵند کردێتی تەجیلات و ماسترین و هەمووی بەشداربووەکان تیا مامۆستا یادگار عەزیزە لەگەڵ کاک تایار بەرزنجی بە بێز گیتار سێت کەمانچەکەش هەر کاکە بڵند خۆیەتی دەستخۆشیان لێکەم و زۆر سپاسە ئەرکیان کێشاوە ینی بەڕاستی دەستی تۆ ئەوانیش خۆش بێت بەرهەمێکی زۆر بۆ ئاوازەکەی بۆ ئابیرم کەوتەوە بۆ ئاوازەکەی دام بەزان بوو خۆم کاکە بڵند بە ڕستمەگە لە وڵاقی خۆما کە دام بەزان بوو کاک عوسمان سەرکارێ برای مامۆستا خالی سەرکار وەختی خۆی عازب کرانێت بوو ئەویژە لە چالاکی قوتابخانەکان وتی لە کۆمنتەکان نووسی وتی لەبیر شەمەڵە بیر چۆتەوە ئاوازی منە چۆمەتیەوەی ئاوازی منەوەتی کە بەو شێعرە ئەمانە لە کۆمنتا پێیوتی کام ئاوازە هەیەوە بەڵێ ئیتر کە سەوتم هاوینە لای مزگوتی گەورە هاتبوو لەگەڵ خێزانەکەیا بوو هەم دیسان تەشیدی کردەوەتم بەس نەبوو کاکە عوسمان وا من خەریکی کلیپ وشتیشم وتم باشتر وتی وەڵا ئاوازی منە و لەبیرە چۆتەوە کە بهاتەوە گوێشکەوانوتی بەس زۆر دەستە خۆش و زۆر جوانە کردەوە و ینی قەرار و جوابێک و جوابانە و کۆرس وتی من بە فلات وت بووم ئاوازەکەمانەوە یار هین بە شێری هینیان و ئای لە بەیاندایە وای لە بە ئابە و نەعاوترا بۆ وەختی خۆی دەستە خۆش مامۆستا شەماڵ جا ئەوەی کە من بیستومەوە بینیویشمە تۆ بینت زۆر باشە لەگەڵ مەقاماتە جا حەزەکەین جێمان لە مەقامێک بێت جاوەڵا ئێستا مەقام بە وشیە وترێت ئەی چۆن تۆزێ ئەو بخۆرەوە بفەرموو تۆ باشەوەکو ئەڵی بینە زۆر ئەبێ لە مەقام بزانی واڵیت ئەی تابعاان مامۆسایان سێرمان کردووە مەتابعەمان کردووە کە تۆ لە بەرنامەکانە مەقاماتە لەیت و مەقامێکی ئەگەر بۆم بوترێ بەس وەکو جاران بۆم ناوترێ ئێمە هەر سپاس دەکەین و بەدڵمانە بێت تۆزێکتان هەر وەختی خۆی لە گەلی کوردستان و تا تۆمارکە 2000 مەقامێکی خەنەبات بوو تاوسا کەس لە سلێمانی نەیگوتو بوو هەر بێجگە لە مامۆستا عەلی مەردان و مەلا محەمەی گەچ بەس من وەکو تەقلید نایڵم وەکو خۆت ئەیڵێ وەکو مامۆستا شەماڵ فەرموو ئەمە عومرێک ئاوارەم لە خاکی تۆ سلەیمانی هەزاران حەیف کە عومرم چۆن وافەوتە بەتاڵانی عەبیر و مسکە هەر خاکە بەبێ میسلە ئەڵێن تاکە بەهەشتی ژوانیە کاکە بەخۆی و حۆری و غیلمانیا خەیاوارەی فیدای خاکی پیرۆز بێت دڵی ئاوارە و غەمگینم بێ بە قوربانی گۆیژە و پیرمەسوور و کانێزکانی ئاوارایی
دەنگ خۆش بە مامۆستاگیان زۆر سپاس کە دڵە نەشکانین چاخۆ ئاماژە بۆ کرد کە حەزت لێ بەرهەمەی ئەو هونەرمەندە میلی و هونەرمەندە کۆنەکانی کورد بڵیتەوە تا چەند گرنگە کاتێک کە کەسێک گۆرانی هونەرمەندێک کەڵێتەوە هەر ئەو دەنگەی خۆی ئەو کەسایەتی خۆی ئەو فۆرمی خۆی لە دەست نەیەت بەڵام لە هەمان کاتیشا فۆرمی هونەرمەندەکەی تری شتێک نەیەت واتە کاتە مامۆستا شەماڵ گۆرانێکی هونەرمەندێکی ترەڵێتەوە هەر بە شێوازی خۆی بێڵێتەوە هیچ خۆی واتە نەبێتە کۆپی ئەو هونەرمەندەی دیکە. بەڵێ من بەنسبەت خۆمەوە شەماڵم کەسی تر نیم لەو تابع و لۆ دەنگە بەس خۆم و کە دەستیشم کە بە گۆرانی وتن کردووە هەموو گۆرانیەکانم ئاوازی تازە بوون لە ناسک و ڕۆی و پەری و ئیتر مەجموعەیە گۆران هەر بە ئاوازی تازە دەستم پێکرد تەقریبەن یەک گۆرانی وتووە ئەی سێوێ گیان سێوێ بایدی بەسکان دەبزێ هەر ئەوە نەبێ فۆلکلۆرە و یەک دوو شتی تر وەکو لەگەڵ خۆم بە غوڵامی سوخمەی کۆنی لەگەڵ تیپی فۆلکلۆرە ئەوانە ئەو ئیتر تقریبەن ئاوازەکانم هەمووی تازە بوون و بۆیان داناوە یان خۆم ئاوازم داناوە. زۆر باشە مامۆستا گیانجا پرسیارێکم هەیە مامۆستا شەماڵ لەگەڵ گۆڕانکاری لە بەرهەمەکانە واتە خۆتە زین لە ئێستا سەردەم گۆڕاوە و گۆرانی بێژ و هونەرمەند با بڵین زۆر بووە تۆ لەگەڵ ئەوەیت کە مامۆستا شەماڵ کەمێک ڕچکەکەی خۆی بگۆڕێت یاخود لەسەر هەمان ڕچکی خۆی هەر بەردەوام بێت. وڵا هێساوەکی بەنیسبە بنەوە من دەسایتر تاوا لەوانێ گۆرانی نەڵێم تاوە دەنگەمی تر تەواو لەگەڵ تەمەەن هەیە دەنگ نامێنێ بەس مامۆستا دەنگە زۆر خۆشە خەی ناکە دەنگ خۆشەکە بەس بەڵام تێنەگەیشتم لە سوالی ئەخیرێ لەم پرسیاری ئەخیرێ لەسەر ڕێچکەکەی خۆم نەگۆڕام ناشگۆڕێم زۆر باشە کەواتە ناگۆڕی هەروکو خۆت ئەمێنیتەوە لەسەر هەمان ڕێچکە بەڵێ زۆر باشە هەر لەسەر ئەو ستایلی خۆم گۆرانیم تۆ لەسەر ئەو ستایلە گۆرانیم تۆ هەرواشەی لەم ئەگەر بۆم بوترێتەوە کەواتە مامۆستا لەگەڵ گرنگیدان بە دەنگی خۆتا چۆنی ئایا ڕۆژانە هیچ ڕاهێنانێک بە دەنگی خۆتەکەی؟ نەوەڵات هیچ ڕاهێنانە ناکەم هیچ ڕاهێنان ناکەی تا لە داوامان هەبوو لە وەزارەتی ڕۆشنبی لە بەشی مۆزیک جار بەجارێ بەشداریمانە کرد و تەمرین شتێکمانە کرد ساوەژ نەماوە 2 ساڵەخان نیشتینکراوین لێ خۆمان خەریە کرد بە گۆرانی بۆ مۆسیقاوە لەگەڵ جەماعەتە برادەران ئێستا نەوەڵا هیچ تەمرینێکم نیوە ڕاستی بەستا مادەیەکمێ لەگەڵ مامۆستا ئەنوەرە لەبەر بێت تەمرینی مۆسیقا شتەکەی هەموو حازرە چاوەڕێمەکە تۆزە ساڵ تەمرین بکەم چوم دەنگی بخەمە سەرەوەی ڕاستی بێ زۆر باشە مامۆستا گیان کەواتە تاوەکو چەندێک لەگەڵەوەی کە هونەرمەندان ڕۆژانە ڕاهێنان بە دەنگی خۆیان بکەن کاتێکە ناڵم تەمەنت زۆرە هەڵبەت ئیتر هەر هونەرمەندێکی دیکە لەگەڵ چوونە سەرەوەی تەمەنیانە وڵا پێویستە ڕۆژانە خەڵک هەموو کەسێ هەموو هونەرمەندێ بۆ ئەوی پارێزگاری لە دەنگی خۆیان هەتا بێژەر بێت تەمرینی خۆی بکات ڕۆژانە بێ قسە بکات ڕۆژانە تەمرینەکەم پێش بەرنامە جاخۆت تەمرینی ئەوە ژینی ئەو شتانە ئەوە نییە بدانیشی گۆرانی بنووی یان شتوێ تەمرینی تایبەتی خۆی هەیە بەعزە تەمارینێکی ئەمە لە ساڵ فێژوشتوانە کردومانە شتی تایبەتی ینی تۆ نیو سەعات تەرخانکەی بۆ ئەوە گەر تااقەتە بێ زۆر شتێکی چاکە و ئیسپادەشی لێکەی بە خۆشمەوە. زۆر باشە بینیم لە یەکێک لە بەرنامەکانە لەگەڵ هونەرمەند لوقمان سەلیمە بەشدار بوویت وەکو میوان و چەند بەرهەمێکە پێشکەش کرد نێوانە چۆنە لەگەڵ هونەرمەند لوقمان سەلیم و بەگشتی هونەرمەندەکانی تریش من تاکە هونەرمەندم کە لەگەڵ هەموو بەشەکانە هاوڕێتیم هەیە و تقریبەن بووم بە کۆڵەکەیەک برادەران و هونەرمەندان ئەگەر من لێنەوەم کۆبوونەوەیان بۆ ناکرێ یعنی کە حەزیان لە دانیشتێ بێ سەیرانێ بێ گۆرانی وتنیە بێ هەموو پەیوەندیەکەن مەڵەت خوا کۆماکەەوە تۆ نەبی کەس کۆمان ناکاتەوە عیلاقم لەگەڵ هەموو گۆرانیان زۆر بۆ ئەڵیت یان هەر قەزەی خۆشەویستیەوەی تر ینی بەفەخر نەبێت لای خۆم ڕزام قۆرزنی لای برادرانی هونەرمەندان کەسایەتێکی خۆشەویستە هەیە ئەرەوەڵاس پاس دەکەم مامۆستا گیانجا پێمان بڵێیت هیچ بەرهەمێکی دیکە و ئامادەیە بۆ داهاتوو بەڵێ گۆرانی ئاغاوەقاکەم هەر کاک بڵند جوانی کردووە جوانکارێکی جوانی تیا کردو تەوێقا و لەگەڵ کاکەی من حسێنوان جوانیان کردو ئەویش تەسویرمان کردو ئیتر ماوەتەوە دێک دوو مەشهەدی ماوەینی جەماعی بەڵێ ئیشەڵا ئەویش تەواوەکەین ماوەیەشی کە بە ئەمە چایبینەرام کە مادە تازەیە دوای ئەوش لە خزمەتتانە زۆر سپاس مامۆستا گیانجا